بەڵێ زۆریان ینی بۆ نمونە سەکە ئێماڵین 3 ملیۆنی سەربازی رووسی دیلە لە لای ئەڵمانیا لە بیدایەتی شەڕی بەربەرۆساوە باش تو باشە ئەم 3 ملیۆن دیلە 3 ملیۆن و نیو چۆ دایانەنیت چ خواردنێکیانە دەیتێ ئەمانە پێویستیان بە برینداریان تایە نەخۆشیان تایە پێویستیان بە دەرمانە پزیشکە نەخۆشخانەیە تۆ لە کاتی شەڕە ئامادە نیە ئەمانە دابمەزرێنی لەبەرەوە لەو 3 ملیۆن و نیوە لە نیوەی زیاتر بەبانەوە مردن هەر بە سەرما و برسیەتی و هەمان کاتیشا لە تەرەفی رووسیا هەروەها دوایەوە تۆ ئەگەر ستالین کوڕەکەی کەوتە دیل بەدەستی ئەڵمانەوە ئەڵمان بە ستالینی وت وتی جەنەراڵم بدەرەوە بە کوڕەکەتەی گۆڕمەوە کە ئەفسەرێکی بچووک بووە ویشوتی نایگۆڕمەوە ینی کوڕەکەی من وەکو سەربازێکی سۆڤێتیە لە شەڕە نایگۆڕمەوە بە جەنەراڵەکە ئەم دیلانە ئەوها لە ناوچوون بە سەرما و بە برسیەتی